ئایازانن ئیکۆی دڵی مناڵان هەروەک چۆن لە گەورە ساڵانە ئیکۆ ئەکرێ بۆ تەشخیصکردنی نەخۆشیەکانی دڵ لە مناڵانیشا جیهازێکە و سۆنەرە ئەڵتراساوند ئەویش بەکاردێ بۆ تەشخیصکردنی نەخۆشیەکانی دڵی مناڵان. سڵاوتان لێبێ دایکان و باوکان، مناڵان لە کاتی لەدایک بوونە هەنێک جار پێویستیان بە ئیکۆیە و هەنێک جار پێش لەدایک بوونیش لە سکی دایکا پێویستیان بەوەیە کە ئیکۆیان بۆ بکرێ. ئیکۆ جیازێکە و دەنگ ئەنێرێ و لەسەر مۆنیتەر لەسەر مۆنیتەرەکە کە وەک تەلەڤیزیۆن وایە تەحلیل ئەکرێ ئەم سەوتە ڕسمێکمانایەتی ئەم ڕسمە پێمان ئەڵێ کە ئایا ئەو دڵە ئیشی چۆنە و ئایا دڵ کونیتیایە تەسکبوونەوەی دەمارەکانی هەیە یان نیەتی و لە مناڵانە زۆرێک لە نەخۆشیەکان زگماکیەکانە و هەنێ جار نەخۆشیەکان زگماکیش نیە لە دوای هەنێک لە نەخۆشی ڤایرۆسیەکان تووشیانە بێ لە دوای پەتایەک یا دڵ وەک هەر ئەندامێکی تری جەستە ئیلتیهابەکە. بەڵام زۆرینەی نەخۆشیەکان زگماکیەوەتە لە کاتی لەدایک بوونەوە لە خود دەجەوە مناڵەکە لەگەڵایەتی. ئیکۆی دڵی مناڵان کاتێکە کرێ کە دکتۆری مناڵان بڕیارایە ئەڵێ ئەم مناڵە پێویستی بە ئیکۆیە لەبەرەوەی ئەم مناڵە شینە بێتەوە، گەشە باش ناکە، هەناسەی زۆر توونە، عارەق زۆرە کاتەوە کاتی شیر خواردن و یا سەوتێک کە بە سەماعی گوێی لێ ئەگرێ سەوتێکی ناتەبیعی لە لێدانی دڵ سەوتێک لە دڵیەتی. ئیکۆ کە کرا راپۆرتێک ئەنووسرێت کە تەشخیصی تایە کە ئایا ئەمە دڵ لە چوار ژوور پێکاتوە، ژوورەکانی مەزبوطن، گەورە بچووکی خەلەلیان نییە، دیوارەکانی مەزبوطن، کونیتیان نییە و ئەو بۆریانەی کە لە دڵ دەرەچن مەزبوطن هەرێکە و لە ژووری خۆیەوە دەرەچێت تەسکبوونەوەی تیانە و سەمامەکانیان کە چوار سەمامە دەرگاکانیان زۆر زۆر مەزبوطن، تەسکبوونەوەی تیانە، خوێنەکە بە مەزبوطی ئەڕوا. ئەمە نەخۆشیە زگماکیەکان. لە دوای نەخۆشیە زگماکیەکانی کۆمەڵە نەخۆشی تریشەیە وەکو ئیلتیهابی دڵ و بۆریەکانی کە خوێن بۆ دڵخۆی ئەبا لە دوای پەتا لە دوای ڤایرۆس یا ئیشی دڵ تێکەچێ و دڵ باش ئیش ناکە، عەجز قەلب واتە وەستانی ئیشی دڵ وەکو چۆن لە گورچیلە هەیە گورچی لە باش ئیش ناکا، جگەر ئیش ناکا، دڵیش هەنێ جار ئیشی خۆی ناکە و هەنێ جار نەخۆشیەکە کاتیە و هەنێ جار موزمینە و پێویستەکە ماوە ئیکۆی بۆ بکرێتەوە. بۆیە ئیکۆ بە زۆری لەلایەن دکتۆری مناڵانەوە قەراری لەسەر درێ کە ئەم مناڵە پێویستێتی و زۆرینەی کات لە کاتی خوردەجایە مناڵی تازە لەدایک بۆ بڕیاری لەسەر درێ. هەنێ جار لە دوای تەمەنی گەورەبوونیش مناڵ پێویستی بە ئیکۆ هەیە، سنگ ئێشەی توندی هەیە، عارەق کاتەوە، گەشەی باش نییە، کێشەی تری جسمی هەیە. بۆیە هەر مناڵێک کە کێشەیەکی تری هەبێ لە جسمە و لە لاشەیە، مەسەلەن باڵای زۆر کورتە، نەخۆشێکی بۆ ماوەی هەیە، داونی هەیە، کڕۆمۆسۆمی تێکچووە، عادەتەن دڵیش پێچێ لەگەڵ ئەوا تێک بچێ. بۆیە پێویست بەوا کاکە ئیکۆی بۆ بکرێ. سمارت وەرچەرخانە.